لەسەر دابەزینی یۆرۆ یاخود یەکسانبوونی دراوی یۆرۆ لەگەڵ دۆلاری ئەمریکی بەڕێز کاردۆ کەمال شارەزای بازاڕەدارایەکانمان لەگەڵدایە بۆی گفتوگۆی ئەم بابەتەی لەگەڵ بکەین. بەڕێز کاردۆ بەخێراتی، سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. بەرمێ بچمە ناو پرسیارەکانەوە باسیەوە کەم کە پێشتر و ئێستاش کە ئازیزێکمان لە دەرەوە بۆیە پارەی بناردایەتەوانەیە لە نێوان $100 و 100 یۆرۆدا هەرچۆن لە ڕێژەکە کەمیش بوو بەڵام خۆشتر بوو لەبەر یۆرۆکە زیاتر پارەی خۆمانی ئەکرد. باشە بەڵام ئێستا کە یەکسان بۆتەوانەیە ڕەنگەی تر زاردنیشی هەر وەکو یەک بێ و دڵخۆشیەمان نەهێڵێ. بەڵام بابزانم هۆکاری یەکسانبوونەوە یاخود دابەزینی یۆرۆ چی بوو؟ بۆچی بۆ کتوپڕیە؟ ئایا ئەمە زۆر کتوپڕ بوو یاخود چاوەڕوان کرا بوو دابەزینی یۆرۆ بەرامبەر دۆلار؟ بەڵێ بە شێوەیەکی گشتیە گەرێمە تەماشاکەین لە ماوەی ئەم 2 ساڵەیە گەورەترین گرفت کە ڕوبەڕووی ئابووری جیهان بۆتەوە. هەڵبەتە کەواسی ئاوری جارێک بە مەسمان ئابووری ئەوروپا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئاسیا بە هەماشەوە بابەتی ڕێژەی هەڵاوسانە، بەرزی لە ڕێژەی هەڵاوسانە. بەرزی لە ڕێژەی هەڵاوسان لە چیوە هاتووە؟ بە لە ساڵی 2008ەوە با بڵێن ڕێژەیەکی سوی بانکی سفری پەیڕەوە کرا لەلایەن بانکی فدرالی ئەمریکا و لەلایەن ئەوروپاشەوە، واتە پارێکی زۆر ئەخرایە بازارەوە. دواتر ڤایرۆسی کۆرۆنا هاتە پێشەوە، پاڵپشتی حکوومەت بۆ خودی کۆمپانیەکان بۆ خودی خێزانەکان هاتە پێشەوە، دووبارە دۆلارێکی زۆر چاپەکرا، یۆرۆیەکی زۆر چاپەکرا و دەخرایە بازارەوە. تاوای لە هەل گەشتیرە ئەم ساڵ کە قیمەتی دراوەکان هەمویان بێکەوە ڕوویان لە دابەزین کرد بەهۆی ئەو خستە ڕووی زۆری کە لە بازارە هەیە. چی کرا؟ هەنگاوی جددی بانکی فدرالی ئەمریکا ئەوە بوو کە بێ ڕێژەی سوی بانکی بەرزکاتەوە بۆ ئەوەی لە ڕێژەی هەڵاوسان کەم بێتەوە، واتە دای بەزارێ. یەکەم هەنگاو بانکی فدرالی ئەمریکانوانی کە ڕێژەی سوی بانکی بەرزکردەوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە 0.0 بۆ لە 0.25 دواتر 50 خاڵیکە بەرز کرایەوە، تاوای لە هەوت ئێستا 75 خاڵ بەرزەکرێتەوە، واتە هەموو مانگێک. ئەمەوەی کرد چی کرد؟ بەهای دۆلاری ئەمریکی ڕوو لە بەرزبوونەوەیکی زیاترکە و لە بەرامبەر دراوەکانی کە دراوەکانی کە لاواز بوون لە بەرامبەر دۆلاری ئەمریکیەوە، تا بەهای یۆرۆ ڕووی لە دابەزین کرد، پاوەند ڕووی لە دابەزین کرد. بانکی ناوەندی ئەوروپا درەنگ کەوت لە بەرزکردنەوەی ڕێژەی سوی بانکی، بۆیە بەهای یۆرۆ زیاتر دابەزی. ئەمە لە ڕوویەکەوە. لە ڕووی جیۆسیاسی شۆگەر تەماشاکەین بابەتی شەڕی نێوان رووسیا و ئۆکراینە کاریگەری زۆر نەرێنی لەسەر خودی ئابووری ئەوروپا دروست کرد و وای کرد کە جارێکی کە گوشار لەسەر یۆرۆکا بەرەو دابەزین. بابەتی گرانبوونی سەبەتە خۆراکیەکان لە هەموو جیهانە کە وای کرد نرخی خۆراک ڕوو لە بەرزبوونەوەکە کاریگەری لەسەر یۆرۆ دروست کرد. بابەتی گرانبوونی مەوادی ئاسن و مەوادی خام و مس و نرخی وزە لە بازارەکانی جیهانە، سەلاسلی تەورید گاندنی کاڵا لە وڵاتێکەوە بۆ وڵاتێک کە لە ڕێگای شەحنەوە، هەموو ئەمانە وایان کرد کە کاریگەری نەرێنی لەسەر خودی یۆرۆ دروستکەن و بەهای یۆرۆ دابەزە لە بەرامبەر دراوەکانی دیکەیە. لە لایەکی کەشەوە قووەتی دۆلاری ئەمریکیمان هەیە، دۆلارێکی بەقووەت، یۆرۆیەکی زەعیف، وای کرد کە بەهای یۆرۆ وەکوی کە بەڕێز ئاماژەتان پێکرد یەکسان بێتەوە لە بەرامبەر دۆلارێک، یۆرۆک بەرامبەر بە دۆلارێک بێ و ئەمڕۆ نزمترین ئاسیشی لە 0.9 لێ، واتە هێشتا کەمتر بۆ لە دۆلارێک جاریش کە گەڕایەوە کە یەکسان بێتەوە بە دۆلارێک. کەواتە ئەم دابەزینە چ کاریگەریەکی بەسەر بازاری ئەوروپاوە بێتەوە؟ بۆ خۆتان دەزانن کە ئێستا باسی شەڕی رووسیا ئۆکرانیامان کرد، ئەمە کاریگەریەکی زۆری بەسەر جیهانەوە هەیە و وای کردووە کە ئاستی خواردەمەنی و کەلوپەل و پێداویستەکان بەرز بێتەوە. ئێستا جارێکی دیکە ئەوروپا ڕوبەڕووی کێشەیەکی دیکەی ئابووریە بێتەوەش دابەزینی دراوەکەیەتی. ئەمە چ کاریگەریەکی ئەبێت بە تایبەت لە ڕووە ئابوووریەکەیەوە کە هاوڵاتیان ئێستا بە شێوەیەکی گشتی دەبینین لە وڵاتان نیگەرانن لە بەرزبوونەوەی نرخەکان؟ بەدڵنیایەوە. هەڵبەتە ئەمە یەک شت هەیە کە زۆر گرنگە لێرە ئەوەیە کەرتی هەناردەکاری ئەبێت جا بکەینەوە لە تۆتەڵی ژیانی خەڵکی، چکە بۆ ئێستا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی بۆم ئاسانی کە ئێستا تایەتی زیان بە کەرتی هەناردەکاریە گەێنێ. بەپێی دوایین راپۆرتی بلومبێرگ ئاژانسی بلومبێرگ ئاماژەی بۆ کردو لە 138 گەورە کۆمپانیەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زەرمەندی گەورن لە بابەتی بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی، چکە بۆ اعتیمادی لەسەر کەرتی هەناردەکاریە. یەکێک لەوانە کۆمپانیەکانی کەرتی تەکنۆلۆژیا مایکرۆسۆفت و هەمووانی کە لەگەڵ مایکرۆسۆفتە، بۆی ئەبینین ئێستا ئێمە پێنەوەی نازک لاسەکانی 11800 مامەڵی پێکرێت لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کاتێکا بینین دۆلاری ئەمریکی لە چ ئاسێکدا. کەواتەمە چیمان پێڵێ؟ ئەو کاڵایانەی کە لە ئەوروپا دروست سەکرێ ئەڕوا بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە نرخێکی هەرزانە ڕاتەنەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. کەواتە کەرتی هەناردەکاری ئەوروپا سوودی وەرگرتووە لە ڕۆژەکە، بەڵام لە هەمان کاتەوەمان بیر نەچێ هەموو ئەو وزانی کە ئەوروپای کڕێەوە هەموو ئەو مەوەدە خامانەی کە ئەوروپای کڕێ دووبارە ئەمە بە تەسعیرەکرێتەوە بە دۆلاری ئەمریکی. و لە هەمان کاتە ئەو قەرزانەی کە بانکەکانی ئەوروپا کردویانە کە بە دۆلاری ئەمریکی بۆ جاریش کە تەحویلی یۆرۆ کراتەوە، ئێستا بێ یۆرۆیەکی زیاتر بن بۆ گەڕانەوەی قەرزەکان. ئەمە نەک تەنها بۆ ئەوروپا ڕاستە ئەم قسەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاستیش ڕاستە، ئەم قسەیە بۆ خودی عێراقیش ڕاستە. کاتێک بەهای دۆلاری ئەمریکی بەرزە بێتەوە ئەو قەرزە سیادیانی کە کراوە لەلایەن بانکی ناوەندی و ئەو قەرزە فەرعیانی کە کرایش لە بانکە بازرگانیەکانەوە بە قیمەتی دۆلار بەرزەکاتەوە. کاتە تۆ پێویستە چی بکەی؟ پێویستە دۆلارێکی زیاتر بگەڕێنیتەوە لەوەی کە قەرزە کردووە. کاتە کەس بێ زیان لی دەرناچێت. کاک کاردۆ بەڵامەوە گرنگە بە شێوەیەکی گشتی پێمان بڵێ دابەزینی بەهای دراوی هەر وڵاتێک مانای چییە؟ چ کاریگەریەکیە بێت؟
بەڵێ هەڵبەتە داوازینی بەهای دراوی هەر وڵاتێک پەیوەندی بەو بابەتەوە هەیە کە ڕێژەی هەڵاوسان ڕووی لە بەرزبوونەوە کردووە. ڕێژە هەڵاوسان بەسمان لە چییە؟ ئەو کاڵەوشمەکانی کە 2 ساڵ پێش ئێستا و کڕی ئێستا بێ پارێکی زیاتر بی بۆ کڕی کاتە تۆ بێ ئامادەی پارێکی زیاتر خەرجکەی بۆی هەمان بڕ دەستکەوێتەوە. ئەمە دابەزینی قیمەتی دراوەکە. ئەوەی کە لە ئەمریکا ڕوئەیە لەلایەن بانکی فیدرالی ڕوئەیە ئەوان بابەتەکان نەبەستۆتەوە بە خودی بەرزی قیمەتی دۆلاری ئەمریکی بابەتەکان بەستۆتەوە بەچی بابەتەکان بەستۆتەوە بە بەرزی ڕێژەی هەڵاوسان لە ناو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەڵێ ئێمە بۆ ئەوەی ڕێژەی هەڵاوسان دابەزێنین ناچارین کە ڕێژەی سووی بانکی بەرزکەیتەوە. شتێکمان هەیە پێوترێ پاس ثرو ڕیت. پاس ثرو ڕیت چییە؟ بریتێ لەوەی کە قیاسی قووەتی دراوەکە بە ڕێژەی هەڵاوسان ئەگەر ئەم بابەتە 2 مانگ پێش ئێستا قیاسمان کردای ئەمان بینی هەر لە سەدا دێکە لە دۆلاری ئەمریکی قیمەتەکەی بەرزەبێتەوە لە 0.5 لە ڕێژەی هەڵاوسانە کوشت. بەڵام ئێستا لەبەری ڕێژەی هەڵاوسان زۆر بەرزە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە هەموو دنیاش زۆر بەرزە هەر لە سەدا دێک لە قیمەتی دۆلاری ئەمریکی بەرزەبێتەوە لە 100 نزیکی 0.8 تا 0.90 لە قیمەتی ڕێژەی هەڵاوسانە کوژێت. کەواتە بە چیمان پێڵێ لەو ڕۆوەی کە ژیانی خەڵکی باش بە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم بەرزکردنەوەی کە لە دۆلاری ئەمریکا ڕێژەیانی خەڵک باشە بۆ پێشتر ئاماژەم پێکرد ئەو کاڵایانی کە لە ئەوروپا وچێتە ئەمریکا پێشتر با بڵێن ئەگەر ئۆتۆمبیلێک نرخەکەی 10,000 یۆرۆ بایە لە ئەوروپا بچێتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا مەسەڵەن بە 10,800 دلار ئەچوو بە 11,000 دلار ئێستا یان بە 10,000 دلار چێ یان کەمتر لە 10,000 دلار چێتە ناو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەمە بەهۆی چۆم حرەکەی ڕوویە بەهۆی ئەوە کە قیمەتی یۆرۆ لە بەرامبەر دۆلاری ئەمریکی داوازی دۆلاری ئەمریکی زۆر بەرزە. کاکاردەوە با بینە سەر ناوخۆ بە دیاریکراوی باسی هەرێمی کوردستان بکەین. ئەم هەڵاوسانە ئەم دابەزینی یۆرۆ بەرزبوونەوەی دۆلارە چ کاریگەرێکی بەسەر هەرێمی کوردستانەوە هەیە؟ بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین ئەو کاڵەوشمەکانەی کە لە ئەوروپا دێتە هەرێمی کوردستان ئەتوان بڵم بە قازانجی خەڵکەشکێتەوە لەو ڕۆوەی کە تۆ دینارە گۆڕیتەوە بە یۆرۆ جارێکیکە قیمەتی یۆرۆکە دابەزێت لە بەرامبەر دیناری عراقیە. بەڵام لە ڕووی بازرگانی کردنەوە مەسەلەن ئێمە ئەومان بینێت چە بازرگانێکی زۆرمان هەیە لە بازاری ئاڵوگۆڕی دراوەکانە بانقێکی زۆرمان هەیە کە ئەمانە دووبارەکە بینن بە هەی یۆرۆ داوازێ یۆرۆکی زۆر لای خۆیان خەز نەکەن. یەک معادلی زۆر بەسیط هەیە کە زۆر جار ئێمە تووشی چاوەشەکاری بینە خودی معادلەکە. ئێستا حالیان چ لە ئەوروپا چ لە ئەمریکا چ لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بانکەکان زیاتر یۆرۆ پاوانە خەنە بازارەوە و دۆلاری ئەمریکیەکردن. بۆچی ئەم حرەکەی بۆچیەکەن؟ لەبەر ئەوەی لە ماوەی ئەم ساڵ و ساڵی داهاتوو ئێمە بەرزکردنەوەی بەردەوامان هەیە لە ڕێژەی سووی بانکی کەواتە تۆ چەندێک دۆلار لای خۆت هەڵگری بانکی فیدرالی ئەمریکا داهاتێکی زیاتر تەیاتەیە لە ڕووی بانکیەوە لە پێناو ئەو دۆلاری کە لە لای خۆت هەڵگرتووە کاتە تۆ ئامادەنی یۆرۆ پاوان هەڵگری باشە سە پرسیاری لە هاوشەوەی بکەین ئایا بانکی ناوەندی ئەوروپا یاخود بانکی ناوەندی بەریتانیا ڕێژەی سووی بانکی بەرز ناکەنەوە؟ بەڵێ بەرزەکەنەوە بڵین 21 یەکێکە لەو ڕۆژانەی کە سووی بانکی لەلایەن ئەوروپا بەرزەکردەوە بەڵام پرسیارەکەوەیە چەندێک بەرزەکردەوە 25 خاڵ بەرزەکردەوە 25 خاڵ ئەمە کاریگەریە بێ؟ کاریگەری بێ لەسەر یۆرۆ بەڵام ئەگەر بەرزبوونەوەش لە یۆرۆ ڕووبات جارە لە ئێستاە بەرزبوونێکی زۆر سنووردار ڕوئەیە چێ 25 خاڵ دەرەقەتی 75 خاڵ نایە کە بانکی فیدرالی ئەمریکا بەرزێکاتەوە. هەر بۆیە ئەبینین لێرە کاتێک کە دۆلار هەڵی گیرە لای ئەوان کاتە دۆلار لە بازار سەحب بکرێتەوە کە سەحب کراچی لە قیمەتەکەی بەرزە بێتەوە. بۆیە هەر خەزنکردنیشی یۆرۆ لە ئێستاە بۆ ئەم زوروفەی ئێستا ئەتوانین بڵین زیانی زیاترە لە قازانج بەڵام لەسەر ئاستی درێژخایەن واتە گەر با بڵین 13 مانگ یان 16 مانگی کە تێپەڕین ئەمە تێپەڕین ڕەوشەکە تێپەڕین و ڕێژەی هەڵاوسان بێتە خوارەوە چێسە گەر تەماشای پێنووی نرخێ بەکاربەرکەین ئەگەری هەیە بەرز بێتەوە کە تعبیر لە ڕێژەی هەڵاوسانەکە بەڵام خاوتر بەرزە بێتەوە لە 2 مانگی ڕابردووە کەواتە ئەمە ئەتوانین بڵین ڕەوشەکە تا ڕادەیەک باشترە بەهۆی ئەو بەرزکردنەوەی کە لە سووی بانکیا کرێ ڕێژەی هەڵاوسانی تا ڕادەیەک کەمتر بەرزکردەوە. زۆر بە کورتی وەڵام بەرەو سپاس دەکەم داهاتی ئەوروپا چۆنە بینی لە کاتێکە بۆ خۆی داهاتووی ئەوروپا مەبەسمە بۆ خۆی لەبەردەم قەیرانی سوتەمەنی وزەیە بۆ ئێستا قەیرانی ئابووریشی هاتۆتە سەر ئەوروپا چاوەڕێی چی لێکرێت؟ بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین لە ئێستاە ڕەوشەکە زۆر ئالۆزە لە ڕووی ئابووریەوە تەنانەت لە ڕووی سیاسیشەوە ئەوانی کە بنەماوەی چەند لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە لە بەریتانیا ڕوویە شتێکی کەم نەبوو دەرئەنجامیەوێت بە شوێک لە شەوەکان تووشی فراغێکی تەنانەت حکومڕانیش بووە تا جاریش کە با بڵێن هەڵبژاردننی پێشوەختا کرد و جایکی حکومەت تەشکیلەکرێن بۆساکە گابەچوو گرفتێکی هەرە گەورە ئەوەیە کە جگە لە بابەتی ڕێژەی هەڵاوسانکە زۆر بەرزە لە ئەوروپا جارە لە ئێستا ناتوانێت هەمان ئەو بەرزکردنەوەی کە کرێت لە سووی بانکی وەکو ئەمریکا هەمان ئەو دووبارە بکاتەوە بۆیە بەرزبوونەوەکانی کەیکە بە ڕێژێکی زۆرێکی کەمیکە کەواتە هاوڵاتیان لە ئەوروپا زەرمەندێکی زۆر گەورە بن مەترسیی زۆر
زۆر گەورە بەڕێوەیە بە تایبەتی هەڕەشەکانی رووسیا لەسەر ئەوروپا کە پیانەڵێ بەم نزیکان من غاستان لێگرمەوە و هەمووشمان نەزانین لە 140 ئەو گازە سروشتی کە ئەوروپا بەکارێنێ لە ڕێگەی رووسیاوەیە کەواتە توانین بڵین زستانێکی جگە لەوەی کە زۆر سەختە بێ بۆ ئەوروپا لە هەمان کاتە توانین بڵین ئابووریکی زۆر سەختیشە بێ و بە تایبەتی ئەگەر لە ئێستایە بەم شێوازە نەرمە هەنگاو بنێن ئەوە ئەتوان بڵین زەرمەندی گەورە بن لە داهاتوە. زۆر سپاس بەڕێز کاردۆ کەمال شارەزای بازاڕەدارایەکان سپاس بۆ ڕوونکردنەوە و شیکردنەوەکانت دەستخۆش.